بەڵام مەسەلەی دانیشتنی ماڵەوەمان بەتەنیا دانیشتن نیە ئەو ماوەیە کە ئەو بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە کوردستانش دەستی پێکردی یا ئەوە تا ترسەکە دروست بەرەوەی کە بڵاو بیتەوە ئیشەکە بەرەو کزی چووە یعنی هەروەکو داخستن وا بووە بەڵام لەبەر هەندێک اعتبارات دوکانەکانمان دەکرێتەوە بەس لەوەتای ئەو هاتوچۆ ڕاوەستاوە قەدەغی هاتوچۆ کراوە نەمان کردەوە دوکان و بێگومان ئەتوو بێزگەلەوەی کە مەساریفی خۆت و ماڵ و شاگردوان لەسرە مەساریفی کرێ و زوری کرێ و کارەبا و ئاوە هەر بەردەوامە لەسەر بەردەوام دەبێتن زایدەن سبەی دووسبەی زەریبەی دەخلە لە بۆی نوێکردنەوەی ئیجازە مەسەلەی زبڵانەی بەلەدیەیە ئەوانە هەمویان ئەرکەوت دەکەونەوە سەرەما وڵی حکومت بەخۆی دەبێ و میکانیزمانە ئەوان خۆیان چارەی بکەن لەبەر ئەوەی هەتا ئێستا هەر باسی سندوقی خانەنشین و سندوقی کرێتی و سندوقی لێ قەومان و ئەو سندوقانە ئێمە یەک سندوقمان نەدیت کە ئەگەر جینا لە کاتی ڕوبەڕووبوونەوەی هەر نەهامەتێک کە دێتە پێش حکومت بێگومان دەبێ یەدەجی پارەی هەبی یەدەجی خۆی هەبیتن لە ڕووی ئەرزاقە لە ڕووی مالیاتە لە ڕووی ئەو شتانی کە پێویستن و کە زەرورن بەڕاستی لە بۆ هەر وڵاتێک و هەر میلەتێک ئەوانەی دەبێ هەبێتن ئیترەوە دەبێتەوە سەر ئەرچی حکومت دەبێ میکانیزمێک دانێتن لە بۆی کە ئەمە لەگەر کرێ کە ئیش نەبی و کرێش بدەین دەبێت چۆن بێ ڕاستە کە ئیش هەیە کرێ دەدەین و قازانجیش دەکەین بەڵام ئەوە ئیشێک نییە ماوەیەکی زۆرە هەر دەتات داعشەوە تا ئێستا بازار بە تەواوەتی تێک چووە قازانجەکان بەڕاستی باسی سەرمایه‌دارەکان ناکەم کە سەرمایەکەیان زیادی کردیە ئەوانە کە ئیش دەکەن و کاسبی دەکەن و لەسەر دەستحەق و دەستکەوتی هێز و بازوی خۆیانن ئەوانە هەم دەخلیان کەمە هەم پێویستیان بە ئەوە هەیە لە کاتی توشبوونی ئەو نەهامەتیانە یا ڕاوەستانی ئیش و کار و ئەوانە پێویستیان بۆ هەیە کە دەستگیرۆیی بکرێن کە یارمەتی بدرێن ئێمە جگەلەوەی کە مەسەرەن دوکانەکان و بینایەکان کە جێگای ئیشن کرێە بەشێکی زۆری کرێە خانوەکانیشمان مەسەرەن ماڵەکانمان کرێ لە کرێدا دەنیشین لەگەڵ ئەوەشدا کە ئێمە کرێ دەدەین ئەو ساحب مڵکەیە ئەو ساحب خانۆ زەریبە دەداتن بێگومان حکومەتیش دەبی حیسابێک لە بۆ ئەو زەریبەیە بکە خۆت و کە کرێ لە تووەر نەگریتن ئەخ میلەت بە خێر و سەدەقە بەڕێوە ناچی ئەمەش خێر و سەدەقەمان ناوێ ئەوەی ئێمە دەمانوێتن هەندێک حقوقە بەڕاستی ئەوش ئەوەیە کە حەقی ئێمە دیاربی حەقی ئەو دیاربی حەقی خەڵکی دیکە دیاربیتنوانە ئەوانش بە یاساڕێک دەخرێتن ڕەنگە زۆر جار یاسا هەبووە لە وڵاتە بەڵام پیادەکردنی یا بەڕێوەبردننی ئەو یاسایە تۆزە گلەنجی تێدا بووە یا ئەوە تا بەکار نەخرایە ئەوانە دەبێت بکەونە بواری جێبەجێکردنەوە و لە هەموو حاڵەتەکانیش مەسئولیەتێک لەسەر میلەتە واجبێک لەسەر میلەتە مەسئولیەت و واجبێک لەسەر حکومەتە کە بەرامبەریدا بە وەفا بیتن کە بڕیارەکان بە جۆرێک بوونە خەڵکێکی کە لە چینێکی هەژار یاخود کەم دەرامەتن کاریگەرێکی زیاتر و ڕاستەوخۆ لەسەر ژیانیان دەبێتن بە تەئکید لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیار دراوە کە لەو نێزیکانە دەکرێتن بڕیار دراوە ئەمە خاڵێکی کۆبوونەوە دەبێتن هەر ئەم خاڵە و بەشێکیشی کە هاوڵاتیان کرێکی حکوومەتن و داواکارێکەیە کە ئەو زەریبەیە کە حکوومەت وەری دەگرێتن لەسەر هاوڵاتیان بۆ ئەو فترەیە کەم بکرێتەوە هەموو ئەو خەمە هەموو ئەو داواکاریانە لای جەنابی سەرۆکی حکوومەت هەیە و وەکو پێویست گەیەندراوەتە جەنابیان و ڕاستە و خۆ جەنابیان سەرپەرشتی هەموو ئەو جموجۆڵ و ئەو چالاکیانە دەکاتن کە بۆ بەرەمگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە و خۆشیان سەرۆکی لێژنەی باڵای وەزاری بەرەمگاربوونەوەی ڤایرۆسەکەیە بۆیە لە نێزیکەوە ئاگاداری معاناتی خەڵکی هەرێمی کوردستانە و لە نێزیکترین کۆبوونەوە دراست دەکرێتن و بڕیاری پێویستی لێ دەدرێتن ئینشاڵڵا.